پێشانگای هونەری بەخشەنامەی سەردیوار بۆ گشت قوتابخانەکانی سۆران دەکرێتەوە کە قوتابخانەکانی بنەڕەتی ئامادەی و دواناوەندیشی تێدا لێرە ئەو قوتابیانەی کە ئەمڕۆ لێرە بەشداریان کردووە لە بڵێم ئەم ساڵانە بەخشەنامەی سەردیواری ساڵانەیە لێرە ئامادەییان هەیە و دەمەوێت گفتوگۆیان لەگەڵ بکەم. ئەگەر بێت تێرە تۆ بەچی بەشداری کردووە لە کام قوتابخانەیە؟ من قوتابیم لە قوتابخانەی ئامادەیی سۆرانی زانستی تێکەڵاو کاوە قوتابیەک لە ئەم قوتابخانەیە هەسان بە دروستکردنی نەشرەیەک کە نەشرەکە نەشرەیەکی هونەریە باس لە ئامێرەکانی مۆسیقا دەکاتن کە وەک دەبینین کە 4 ئامێری مۆسیقامان دروست کردووە کە 3 ئامێری ژێدارمان دروست کردووە و ئامێرێکی ڕیتمیشمان دروست کردووە وەکو ئامێرە ژێدارەکان کەمانجە و عود و پیانۆیە کە ئەمانە ئامێری ژێدارن تەنها پیانۆ نەبێت کە ئەمانە هەردووکیان ژێکانیان دەکەونە دەرەوە یعنی لە دەرەوە دەتوانین ئاوازەکە لێدا دەربێنین تەنها پیانۆ نەبێت کە دەکەوێتە ناوەوەی پیانۆیەکە باهۆی ئەو کلیلانەوە کە 52 کلیلی سپی پێکاتوە و هەروەها لە 26 کلیلی ڕەش پێکاتوە کە هەردووکیان دەکاتە 88 کلیل کە ئەمانە کاتێک دەست بەسەر کلیلەکاندا دەگرێت ئەو کلیلانە لە ناوەوەیدا چەکوشێکی بەر ژێکان دەکەوێت کە دەبێت ئەوەی کە دەنگ دروست بکاتن و هەروەها دەفیشمان هەیە کە دەف و عود هەردووکیان ئامێری ڕۆژهەڵاتین کە ئەمانە بەتایبەتی لە سەدەی 15دا دۆزراینەتەوە کە بەتایبەتی لە بۆنە ئاینەکاندا لە ئاهەنگەکاندا کەسانی ڕۆژهەڵاتی زۆر بەکاریان هێناوە و هەروەها کەمانجە و پیانۆش ئەمانە ڕۆژ ئاواین کە بەتایبەتی هەردووکیان لە ئیتاڵیادا دۆزراینەتەوە کە ئەمانەش هەرسێکیان ئامێری ژێدار و یەک ئامێری ڕیتمیشمان هەیە. دیارە وەک گوتم گشت قوتابخانەکانی بنەڕەتی ئامادەیی و دواناوەندی لێرە بەشداریان کردووە. لێرە تابلۆیەکی تر هەیە کە سەرکردەی کۆچکردو قازی محەممەد و خانزادی میری سۆران قەڵای بانەمان ئەمانە کۆمەڵێک وێنەن لە ڕێگای نەشرەیەکەوە لێرە قوتابیانی قوتابخانەی ئێمە خاتون نەسرین ئێمە وەکو قوتابی قوتابخانەی ڕۆناهی تێکەڵاو هەڵساین بە دروستکردنی پەخشنامەیەک کە ویسمان لە ڕێگەی هونەرەوە ڕۆڵێکی بەرچاوی کورد دەربخەین و مێژووی ئەوە باس لە چییە کەم وێنە گزارش لە چییە؟ گزارش لە مێژووی کورد دەکات و ئازادی کورد و چەند پێوە بوون ماندوو نەبوون پێوە؟ نزیکەی هەفتەیەکی خایاند. دیارە وەک گوتم لێرە ئەمڕۆ ئەم پێشانگایە دەستی پێکردووە کە ئەمڕۆ گشت قوتابخانەکان تێدا بەشدارنەوە کۆمەڵێک قوتابی دیاری کراون لەلایەن بەڕێوەبەری قوتابخانە یا مامۆستای قوتابخانە کە سەرپەرشتی ئەو قوتابیانیان کردووە بەشداریان کردووە ئەمڕۆ. ئەوەی تۆ لە کام قوتابخانەوە چییە باس لە چییە؟ قوتابخانەی دروانی بنەڕەتی وە نەشرەکەی ئێمە باس لە پەروەردە ئەکات واتە پەروەردە لە ڕۆی چەند شتێکەوە پێک دێت توێژینەوە و زانست و بیرکردنەوە مرۆڤ کە بیاوەی پەروەردەیەکی باشە بێواتە کوشش دەکات زیرەکە و واتە زانست وەردەگرێت بەڵێ و پەروەردە پرۆسەیەکی ئاسانکاری فێربوونە یان بەدەستهێنانی زانست و ڕەوشت و پەروەردەیە بەڵێ و باس لە مێژووی پەروەردە دەکەین و باس لە زۆر شتی تریشەکەنوە لەو شەعرەشدا کە ناوی سەدەی زانستە واتە سەدەی زانست واتە سەردەمی زانست لەو شعرەدا باس لە کۆمپیوتەر و زانست و پەروەردە ئەکەن کە شاعری ناودار علی بەختەوەر ئەو شعرەی دروست کردووە بەڵ. زۆر سپاس. دەمەوێت بە کورتی پەیامی گەشتی دیدەوانی ئامادەکردنی مامۆستا ڕەمان گورگس مامۆستا سڵاوت لێ بێت. گەشتی دیدەوانی ئەوە لێرە هەیتمان سڵاوی دیدەوانی ئاڵای کوردستان زانتاری دەوانیمان هەیە لێرە قبلەنەمان هەیە لێرە گرێ دیدەوانیمان هەیە لێرە ئاگری لە جوانیمان دروست کردیە ئەوەش لێرە قوتابیان هەموو نووسیتیان. دەمەوێت پەیامی دوو قوتابی دیکە وەرگرم کە لێرە
ئامادەکردنی قوتابیان باوان فایز ئایندە عەبدوڕەحمان سۆشیال میدیا کە پرسێکی گرنگی ئێستانی و کۆمەلگای کوردیە توێژەران دەستگا پەیوەنددارەکان هەموو باس لە سۆشیال میدیاکەن کە بەشێک باسلەوە ئەکەن کە بۆتە هۆی لێکترازانی خێزانی. سڵاوتان لێبێت، چۆنن ئەحواڵتان؟ چێ قسەمان بۆکە تۆیانە دێڵە چییە باس لە چییە؟ سۆشیال میدیا ئەو سۆشیال میدیا دەگرێتەوە سناپ، فەیسبوک، ڤایبەر، واتسئاپ، تیکتۆک ئەوانە دەگرێتەوە سوود و زیانیشی هەیە لەسەر مندا. سوودەکە ئەوەیە کە دەتوانین ئێمە پرسیارێکمان هەبێ یان لە بابەتێک تێنەگەیشتبێ ئێمە ئەتوانین لە دوای لە ڕێگای سۆشیال میدیا یوتیوب دەتوانین لە دوایدا بگەر لە ڕێگای پەروەردەیەوە ئەوەش زیانەکانیشی وەک ئاڵودەی نەخۆشیمان دەکات و وەی دەکات تەمبەڵی و پەیامت چییە بۆ منداڵان کە زۆر جار دەبینین سناپ بەکاردێنێت، تیکتۆک بەکاردێنێت، چ پەیامێکت بۆیە؟ وەڵام مامۆستا با هیچ کە بەکارنێنێت چکە زیانی زۆر لەسەرە، زیانی زۆر لەسەر ئەو منداڵانە هەیە کە بەکاردەهێنن. ئامادە کراوە لەلایەن قوتابخانەی ڕۆدینای بنەڕەتی کچان کە قوتابخانەیەکە لە نێو سەنتەری قەزای ناوەندی سۆران وە گوتم ئەمڕۆ تەمەنە جیاوازەکان قۆناغی بنەڕەتی لێرەوە لە دەستی کە دێیتە ژوور لە دەستی ڕاستەوە دەست پێکە و دەستی چەپش دووە ناوەندی ئامادەی ئەمانەیە. لێرە دوو قوتابی تر کە بەشداریان کردووە قوتابخانەی بناری هەڵگوردی بنەڕەت باشە پێم بڵێ باس لە چیەکە؟ بەڵێ سەرەتا بەخێرهاتنی هەموو لایەک دەکەم و بەناوی خودای گەورە و میهرەبان. من قوتابی ئانیا لە قوتابخانەی بناری هەڵگوردی بنەڕەتی تێکەڵاو. ئەم دەرفەتەم بە هەرزانی بۆ دروستکردنی پەخشەنامەیە کە بتوانم هونەر و فکرم تێکەڵ بەیەکەم و بتوانم تۆزێ وەسفی مامۆستا بکەم. مامۆستا بنچینەیە کە لە پەروەردە و فێرکردنی چین و توێژی کۆمەڵگایە لە دروستکردنی فەرمانبەر تا سەرۆک و وەزیر و هیوادار بەدڵتان بوو بێت پەخشەنامەکەم هەرچەندە لە ئێمە دیزاینەکەی گرنگ نییە، گرنگ ئەوەیە کە ئێمە ئامانجمان ڕوون و دروست بێت. ئێمەش نەمانویستە پێشانگایە گەورەیە هەوڵ و ماندووبوونی مامۆستا لەبیر بکەین و هەروەها توانیمان وێنەیەکی جوان لەسەر مامۆستا دروست بکەین. بەهیوەست زۆر سپاسان دەکەم. زۆر سپاس، دەست خۆش بیت. دەمەوێت ئەمڕۆ پەیامی زۆرترین قوتابیتان بۆ بگوازمەوە کە ئەمڕۆ بەشداریان قوتابخانەی سەردەمی بنەڕەتی تێکەڵاو داربەڕوو بە سەربەرشتی مامۆستا نەهرۆ باوکاری قوتابیان چی قسەم بۆکە؟ باسی قەزای سۆران دەکەین، لێرەش باسی گوێز و داربەڕوو هەنار دەکە. ئێرە ئەمەن هەندێک زانیاری لەسەر قەزای سۆران دەڵێن. قەزای سۆران ناوەندی ئیدارەی سەربەخۆی سۆرانە کە یەکێکە لە ئیدارە سەربەخۆکانی پارێزگای هەولێر کە لە شارەکانی سۆران و ڕەواندز و چۆمان و سیرەکان و مێرگەسۆر و خەلیفان دەگرێتەوە پێک دەهێنێتەوە. سۆران لە 57 گەڕەک و چەندین ناحیە و 346 گون پێک دێتن. سۆران دەکەوێتە دەشتێکەوە کە بە چیاکانی زۆزێک لە باکوور و چیای هەندرێن لە چیای کۆڕێک لە باشوور و چیای هەندرێنیش لە ڕۆژهەڵاتە و چای برادۆستیش لە ڕۆژ ئاوایە. لە سێ ڕووبەر لە ناوچەی سۆراندا هەن، ئەوانەش ڕووباری باڵک، ڕووباری باڵەکیان و ڕووباری بێخاڵە کاولۆکانش چەندین بێخاڵ و سۆران لە زستاندا ساردا و لە هاوینیشدا گەرمە، بەڵام لە هەردوو وەرزی پاییز و بەهاردا ئاو هەوایەکی خۆشی هەیە. سۆران ئەو شاروشکەیە کە دیاریترین سێ ناوچەی گەشتیاری هەیە، ئەوانەش بریتین لە جوندیان و بێخاڵ و گەلی عەلیبەگە لە ئێستاشدا سەکران و وەرتێ و حاجی عومەران و چەندین سەیرانگەی تر لە باڵەکایەتی و ئاینی زۆربەی کەسانی ناوچەی سۆران کوردن و ئاینیان ئیسلامە کەمینە مەسیحیە و قەزای سۆران بەسەر ئێستا بەسەر پەرشتی هەڵگو شێخ نەجیبە. سەرکەوتوبی. ئەمەش پەیامەیەکێکی تر بوو لەو قوتابیانە کە ئەمڕۆ پێشانگای هونەری پێشانگایەکە کە بۆ گشت قوتابخانەکانی بنەڕەتی و ئامادەیی دواناوەندی لێرە کراوەتەوە. هاونازی بنەڕەتی کچان یەکێکی تر لەو قوتابخانانەیە کە ئەمڕۆ 2 بۆ 3 قوتابی بەشداریان کردووە.
مامۆستا شەونم حەسەن سەرپەرشتی ئەم نەشرەیە کردووە و دوو قوتابیش تێیدا بەشدارن. باس لە چیەکە؟ فاین ئارت هونەرە جوانەکان کە لە سێ بەش پێکاتوە میوزیک و هەروەها شانۆگەری و وێنەکێشان. میوزیک لە چەند بەشێک پێکاتوە کە ئەوانەش وێنەکانێتی دیارن و هەروەها ئەوە شانۆیە شانۆگەری کە ئەوەش یارمەتی دەرەکانێتی وەکو سینەما و چەندەها بابەتی تر و وێنەکێشانیش لە چەند بەشێک پێکاتوە وەکو خەتخۆشی و هەروەها ئەوان ئەو وێنانەی کە بە قوڕ دروست دەکرێن و هەروەها ئەوانەش هەموو ڕسمەکانێتی کە یارمەتی دەرن پێوە. یارە وەرزەکانی ساڵ یەکێکی تر لەو قوتابخانانەی قوتابخانەی باپشتیانی بنەڕەتی تێکەڵاو دوو کچی جوان بەشداریان کردووە. چۆنێن؟ باش. باس لە چیەکە نەشر؟ ئێمە ڕێکۆردنامە پەرشتووە لەسەر وەرزەکانی ساڵ هەر وەرزێکشمان پلەیگەرمینامە وەرزی بەهار هاوین پاییز زستان وەرزی هاوین پلەیگەرمی لەسەرەوە چل و ئەوانە لە وەرزی بەهاردا پلەیگەرمی لەسەرەوە 20 و 21 لە وەرزی پاییزدا پلەیگەرمی لە ڕێژەی 17 و 16 لە وەرزی زستاندا پلەیگەرمی لە ژێر سفرە. چارچێوەکەشمان بە ئاڵای کوردستان دروست کێشاوە. ئەمەش پەیامی دوو قوتابی بوو لە قوتابخانەی باپشتیانی بنەڕەتی تێکەڵاو وە گوتم ئەمڕۆ ئەم لێرە قوتابخانەکان کە قوتابخانەی بنەڕەتی و دواناوەندی ئامادەی گشت قوتابخانەکانی سۆران تێیدا بەشداریان کردووە. هاوکاری کامێڕەمانم دیمەنی زیاترتان بۆ ئەگوازێتەوە. دیمەنی ئێستایی کردنەوەی پێشانگای هونەری ساڵانەی بەخشەنامەی سەردیوارە بۆ گشت قوتابخانەکانی قۆناغی بنەڕەتی و دواناوەندی ئامادەی لە سنووری سۆران کە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆرانش لێرێ ئەمڕۆ بەشداری کردووە لەم پێشانگایە. قوتابخانەی سۆرانی بنەڕەتی کوڕان چۆنی؟ باش. بەچی بەشداری؟ لەسەر ناونیشانی گول. لێرەش زۆر باشە. ئامادەکردنی قوتابیان ئەگەر هاوکارمی سەلمان حوسێن حەمەد بە سەربەست سەبری سلێمان کامەتان قساکەن؟ پێشەشی بەخێراکیەوەکەم و زیاتر ئەم نەشرەیە بەمبەستی هۆشارکردنەوەی نەتەوەیە حەزمان کرا ئەو نەشرەیە بە هەموو خەڵکی پیشان دەین کە ناوەڕۆکەی باس لە دۆزەرەوەی ئەمریکاکە کە دەنگۆیەکەیە یان لەوانەیە زۆر کەس کە گوێ لێ بێت ئەڵێن کریستۆفەر کۆلۆمبس دۆزەرەوەی ئەمریکایە، بەڵام ئێمە وەکو قوتابیانی پۆلی 12 ڕاژی وێژەی کوڕان هەندێک سەرچاو بۆ سنمان هەیە کە پشتڕاستی ئەکاتەوە کریستۆفەر کۆلۆمبس دۆزەرەوەی ئەمریکا بێت. ئەوەی کە لە ڕاستیدا بەپێی ئەو بۆسنانی ئێمە هەمانە و بەپێی ئەو بەڵگانە ئەو کەسێک کە ئەمریکای دۆزیوەتەوە ناوی ئەحمەد معەیەدین پیریە کە ئەو زانایەکی موسڵمانی کوردە کە زۆر بۆچون هەن ئەیسەلمێنێت دۆزەرەوەی ئەمریکای و شارەزای لە زۆر بواردا هەبووە وەک جوگرافیا و ئەندازیاری و نەخشەکێشی و لە هەموو بوارێکدا. زۆر سپاس. قوتابخانەی
شاکەوی بنەڕەتی ڕەنگاڵەی تێکەڵاو کە یەکێکی تر لەو قوتابیانەیە قوتابخانانەیە هونەر لە فراوانترین چیە مرۆڤکە واتە چالاکیەکانی بەرهەمێک کاتەڵ چۆنی باش پێم بڵێ چەند پێوماندی بووی تام نەخوێت وەڵاهی زۆر بوو بەڵام گزارش لە چیەکە باس لە هونەرەکە کە پێکهاتوون لە بەشەکانی هونەر و تێکەڵکردنی ڕەنگەکان و ڕەنگە گەرمەکان و ڕەنگە ساردەکان دەسمە لای هەندێک قوتابی تر کە والی شار هەلگور شێخ نەجیب لێرە وێنەیەکی ئەویاندانەوە و کۆمەڵێک نووسینیان لەسەر نووسە قوتابخانەی ئامادەی خەلیفانی زانستی کچانە بزانم ئەو وێنەی والی شارە سەرپەرشتیاری دارەی سەربەخۆی سۆران چیتان لەسەرە و نووسی زۆر سپاسانەکەم بەناوی خدای گەورە میهرەبان سەرتا بەخێر بن هەموولایەک بەخێر بن ئێمە وەکو قوتابخانەی ئامادەی خەلیفانی زانستی کچان بەشداریمان کردووە لەم پێشانگە جوانەکەوە بە وێنەی والی شار هەڵگور شێخ نەجیبە ئەلێراندا کەوەکو دەبین هەمویان باز لەلایەنەکانی هونەر دەکەن بابەتە جیاوازەکانی هونەر بەڵام ئێمە لێرانە باز لە کەسێک دەکەین کەەوە گرنج بەلایەنی هونەر دەدات وەکو ڕووناکێک نیشانمان داوە لە ڕێگەی ئەو تشکە ڕۆژێک کە لە پشتمان دروست کردووە وەکو ڕووناکێک دیارە بۆ لایەنی هونەر سپاس دەکەن کە پشتگیری زۆر دەکات لە بۆ قوتابخانەکان بۆ لایەنی هونەر دووبارە بەخێر بێنەوە زۆر سپاس هەروەها لەگەڵ هاوکارەکەشم ئیلهام ڕزگار ئەو وێنەی هەڵگور شێخ نەجیب دروست کردووە منیش بە دیزاین و نووسینەکە بەشداریم کردووە بەخێر بێن دووبارە سپاس ماریام خان و ئیلهام خان سەرکەوتوو بن دیمەنی زیاترتان بۆ گوازمەوە کە هاوکاری کامەڕامەنم ئەگەر هاوکار بێت لەوەی سڵاوت لێ بێت سڵاو بەخێر بێت کام قوتابخانە قوتابخانەی دواناوەندی دیلارە خۆشحاڵین کە ئەمڕۆ لەو پێشەنگایە بەشداریمان کردووە کاری ئێمە لەسەر زیان و سوودەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکانە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئێمە تۆڕە کۆمەڵایەتیەکانمان هەڵبژاردووە چونکە لە سەردەمی ئێستادا تۆڕە کۆمەڵایەتیەکان وەکو تۆڕێک بەسەر جیهاندا بڵاو بوونەتەوە بەڵام لە کۆمەڵگادا ئێمە ناتوانین تەکنۆلۆژیا لە کۆمەڵگادا جا بکەینەوە چونکە ژیانی ڕۆژانەمان لەسەر زۆربەی کارەکانمان ژیانی ڕۆژانەمان لەسەر تەکنۆلۆژیا بەڕێوە دەچێتن بەڵام بەداخەوە لە ئێستادا زیانەکانی تەکنۆلۆژیا زیاترن لە سوودەکانی بۆیە هاوکارم زەهرا لەسەر وێنەیەک زیان و سوودەکانی تەکنۆلۆژیا پێشان دەدات و هەروە ئەو بەس ئەو شتانەمان کردووە کەوا دەبنە خۆراکی زانیاری بۆ مێشکمان و ئەو بابەتانەی کەوا دەبنە زیانێک بۆ مێشکمان کە ئێمە ڕۆژانە بەبێ ئاگادایی بە مێشکمانی دەگەێنین و لە تەکنۆلۆژیا چونکە شتێکی سەرەکیە وا باشترە ئێمە ئاگادار بین لە بەکارهێنانی چونکە لە هەر شتێکی بچووک هەتاوکو گەورە کە ئێمە ڕۆژانە بەکاری دەهێنین پێویستە بزانین کەەوە چۆن بەکاری دەهێنین و زیانی هەیە بۆمان یاخود سوودی بنە سپاس شادان سەرپەرشتی کردووە مامسا سڵاوت لێ بێت چۆن بۆم بابەتە سڵاو لە تۆش بێ بەڕاستی ئێستا لە ئێستادا ینی تۆڕە کۆمەڵایەتەکان وا لێ هاتووە کە چەند زیانێکی هەیە خەڵکەکە وا لێ کردووە کە زیاتر زیانەکەی بەکاربیێنی نەوەک سوودەکەی بۆیە ئێمە وامان پێ باش بوو کە لەسەر بابەتی تۆڕە کۆمەڵایەتەکان هەڵبژێنین وە قوتابیەکانیشم زەهرا و هودا ینی باسی ئەوەکەیان کردێ سوود و زیانەکانیان کردەوە وێنەکەشیان لەسەر هەمان ئەوەکە هەڵبژاردەوە و دەستخۆشیشیان لێ ئەەکەین وای سەرکەوتنیان بۆ دەخوازن دەستخۆشی سەرکەوتوبی دەچمە لای یەکێکی تر لەو قوتابیانە سمەیە خان ماندوو نەبی سڵاوشی مەمنون سەلامەتی بەخێر بن دەستی هونەری وێنەکێشان هەیە ئەمڕۆ بەچی بەشداری کردووە چ شتێکی جیاوازت من وەکو قوتابی قۆناقی 12 وێژەیی لە قوتابخانەی دیلمانی وێژەی کچان بەشداریم کردووە بە تابلۆیەکی کوردەواری کولتوری باسی سەردەمانی گزارشکردن لە دابوونەریتە کوردیەکان و هەروە سەردەمانی ژیان بەو شێوازە بووە باسی ئەوەم کرد دەسەڵهاڕینم کردووە کەوا لە ژیانی کۆندا با بڵێن کە پێشان دەسەڵهاڕیان بەکاردێنە بۆ گەنم و ساوار و شتانە بە تایبەتی لە هاوینە کە گەنم بە دەستارهاڕین بەکاریان دێنا و هەروە لە زستانیشدا ترێیان بەکاردێنا وەکو دۆشاو و لێرانەش ئاماژەم بەوە کردووە کەوە کولتوری کوردەواری ئافرەتان زیاتر خەریکی مافور دروستکردن بووە کە ئێستاش با بڵێن ئافرەتانێکیان کەوا خەریکی مافورن دروستکردن کە لە کارگەی ڕواندس و لە هەریریش و لە قەڵای هەولێریش ئەیانەوێتن کولتوری کوردەواری بە زیندوی ڕابگرن کە ئەمە دروستکردنی ئەم مافورانەش بە گرانی لە $200 تا $500 دەست پێکاتن و باسی
بە تایبەتی من باسی کولتورە کوردەواریەکان کردووە. مامنە سەلام بەخێر. خان جگە لەوەی کە دەستی وێنە کێشانچی هەیە ماوەیەک بە خۆبەخشانەوەکو چاڵەوکانێک لەسەر دیواری قوتابخانە و باخچەی ساوایان چەندین لە ڕێگای هونەرەوە هاوکاری ئەو قوتابخانە بچەندین دروشم و وێنەی جیاوازی دروست دەکرد وەک خۆبەخشێک. دەمەوێت پەیامی یەکێکی تر لەو قوتابیانشتان بۆ وەرگرم چۆنیت لە کام قوتابخانەوە؟ لە قوتابخانەی دواناوەندی دەیرە زیانی تێکەڵا. بابەتەکەی من لێرە باسی سەرکەوتنەکە کە سەرکەوتن گرنگترینشتی ژیانی ئێمەیە دەبێ ئێمە ئەمەلمان بەخوای گەورە هەبێ کاتێکە مرۆڤێک سەر ناکەوێت یان ئەکەوێت هەندێک جار توشتی مشکلا بێ ئەڵێ من ناتوانم لەوە زیاتر بکەم بەڵام مرۆڤێک نازانەکە ئەو کێشە و مشاکلانەی کە نەیتوانیوە تێیدا سەر بکەوێت دەبێتە هۆی ڕێگریکردن لە ژیانی و هەروەها بابەتەکەی من زۆر مهمە کە پێویست ئێمە لە سەرکەوتن بابەتەکەی زۆر مهمە کە ئێمە لەسەری ڕەبە ئەومان هەبێ زانیاریم هەنە هەبێ ئێمە دەتوانین ئەگەر کەوتین دەتوانین باشترین ڕێگە هەڵبژێرین بۆ ئەوەی سەر بکەوین ئێمە دەتوانین نابێ مرۆڤێک بڵێ من ناتوانم دەبێ بڵێ من دەتوانم ئەوە بکەم دەتوانم سەر بکەم بە شێوەیەکە دەتوانم خۆم دەمەوێت خۆم پێ بگەێنم بتوانم سەر بکەم بە هەموو کێشەکانی ژیاندا. مامۆستا ژیلان چەتۆ مامۆستا چۆنن؟ زۆر سپاس بەخێر بێن. لە قوتابخانەی شەهێنی کچانەوە بەشداریمان کردووە بە سەرپەرشتی مامۆستایانم مامۆستا ژیلان و مامۆستا کاژی. هەڵمان داوە کە وێنەیەک ئامادە بکەین دووبارە هەوڵیەوە بدەینەوە کە کلتوری نەتەوەی کوردی نیشانی نەوەی نوێ بدەین نیشانی خەڵکی ئاشنایان فۆلکلۆرەکەی و بە کلتورەکەی دەناسرێتەوە بۆ ئەوەی ئێمەش ئاشنایان پێویستە جارێک سۆراغی ئەو کەلەپورانە بکەینەوە کە لە نەونەتەوەی خۆماندا هەبووە. بڵێ زۆر سپاس بۆ ماندوو نەبن. هەندێک دیمەنی ترتان بۆ ئەگوازمەوە کە ئەمڕۆ پێشانگای هونەری ساڵانەی بەخشەنامەی سەردیوار بۆ گشت قوتابخانەکانی بنەڕەتی دواناوەندی ئامادەیی لە سۆران بەڕێوەچێ لێرە بەرپرسانی پەروەردەش ئامادەییان هەیە. دوایین گفتوگۆ لەگەڵ چەند قوتابیەکی ترەکەم و وا کۆتایی بەم لایڤە دێنم. چۆنن؟ سڵاو باشی؟ ئەستێرەی زانستی کچان ئامادەی بەڵێ نەشڕێکمان ئامادە کردووە خۆم و هاوڕێکم بەسەر پێشتی مامۆستا ئەوین لەسەر زانست و ژینگە کە باس لە ڕووەک دەکات. بەڵێ باس لە زانست و ژینگە دەکات و ناوزانستێکەشی دەتوانین بڵێن کە باس لە ڕووەک دەکات. بەڵێ زۆر مەمنون. ڕووەک وەکو دیارە کە سەرچاوێکی زۆر گرنگە بۆ زەویمان و هەروەها پێویستە ڕووەکەکان پارێزێن و هەروەها باس لەوەش دەکەن کە زانەکان ئەویان دەخستووە کە ڕووەکیش هەستی هەیە یان شەتان بڵێن کۆندامی دەماریان هەیە و هەست بە شتەکان دەکەن دەتوانین جیاوازی لە نێوان ڕووەکێک بکەین کە مۆسیقای بۆ لێدرێتن و هەروەها ئەوەی کە گرنگی پێدرێتن و ئاوا جیانیش قسەی لەگەڵەنگرێ زۆر جیاوازترە لەو ڕووەکەی کە بە شێوەیەکی گشتی ئەهمال کراوە ئەتوانین بڵێن ئەوەکەی دیکەیان زۆر گەشترە بێ. زۆر مەمنون. سەرکەوتوو بن. ئامادەی گۆڤاری زانستی کوڕان لێرە ئەوانیش دیارە بەشداریان کردووە. سڵاوتان لێبێت لە هەر سێکتان. ئێمە قوتابی لە ئامادەی گۆڤاری زانستی کوڕان هەڵستاین بە دروستکردنی نەشرەیەک لەلانی پەروەردە و فێرکردن کە بەداخەوە ئەم قسەیەکەم بەڕاستی لە ینی ئێمە ئەمڕۆی گەنجەکانمان بەشێکی گەنجەکانمان بەلایانی پەروەردەی و فێرکردنەوە باشترین بۆیە بە پێویستمان زانی نەشرەکەمان بەلایانی پەروەردە و فێرکردن دەڵێتن پەروەردەمان تا پەروەردەمان باش نەکەن فێر نابین. ئیتر لە وێنەیە ئەوەیە کە دەبین بەشێک لە گەنجەکانی ئەمڕۆی ئەم سەردەمە بەلایانی یعنی کتێب خوێندنەوەیان فرامۆش کردە و ویلایانی موبایل ڕۆیشتنەوە دەزانن کە سوود لەو موبایلە یعنی کتێب سوود زانیاری لەو موبایلەیە هەیە و لە کتێبدان نییە بۆیە بە منداڵەکانمان دەستی پەروەردەی کتێب بێت نەک سوشیال میدیا. بۆیە ئەگەر تەماشای ئەم وێنەیە بکەین دەبین کە پیاوێکی بەتەمەتە بە درێژایی تەمەنی لە کتێب خوێندنەوە خەریک بە وبادەیان با پیرانمان هەڵیان داوە بۆ دروستکردنی پەروەردەی و فێرکردن لە ئەمڕۆدا بۆ بنیاتنانی ئێمە بۆ پەروەردەیەکی باش و ئەم وێنەیە دەڵێتن خوێندن و خوێندنەوە ئارامی ئاسوودەی بە بەدرون دەبەخشێت لە تووڕێیەکان نیشاندا. دەبین کە ئەمە کەسێکە کە کتێب دەخوێندەوە و کەسێکی تر کە ناخوێنێتەوە دەروونێکی ئارامی هەیە ئەمەیان بەڵام ئەمەیان دەروونێکی ئارامی نییە چەند تووڕەبوونی خۆی لەسەر ئەم کەسەدا دەڕوێنێت بەڵام ئەم کەسە
دەبینین کە دەروونێکی ئاسوودەیی هەیە لەبەر ئەوەی کتێبی خوێنتەوە ئەمەشمان وێنەیەکی ترە لە پێناو بەرژەوەندیەکانی کەسەکانمان بە جوان و دروستیشێکمان وێران نەبێتن ئەم وێنەیە کە دەبین لێرانەدا ئەمەیان کە سروشتێکی جوانە ئۆکسجین و یعنی دەبەخشێت بە ژینگەکەمان ئۆکسجین دەبەخشێت بە ئێمە مرۆڤ ئێمە تەندروستێکی باشمان هەیە لەم وێنێدا چونکە ژینگەی خۆمان دەپارێزین و پاشماوەکانمان فڕێ نادەین بەڵام ئەگەر سەیرکی ئێرانە بکەین دەبین کە ئێمە لەو وێنێدا ئەومان دەبێت کە مرۆڤەکان یعنی لە کۆمپانیا ئاوەکان کە بەرهەمەکان یعنی بەرهەم دێنن پاشماوەکانیان فڕێ دەدەن لەبەر ئەمەش کە پاشماوەکان فڕێ دەدەن دەیبینین بەداخەوە ژینگەکە وێران بووە و بەڵێ خۆش زۆر سپاس تەنها ئەوەی ماوە لێرە دوو قوتابخانە ماوە کە ئەوانیش وەریان گرم ئامادەی خانەی زانستی تێکەڵاو سیستەمی ئینگلیزی لێرە ئەوانیش بە هەمان شێوە بەشداریان کردووە قسە لەگەڵ ئەو کچە جوانەکەم چۆنیت باشم باشی بە کوردی قسە بکە بە ئینگلیزیم ناوێت والله الحمدلله ممنون زۆر سپاس لێرە قوتابخانەکەمان کەەوە قوتابخانەی ئامادەی زانستی خانەیە تێکەڵاوە لە قوتابخانەکەمان چەندی قوتابی ئەسیریانمان هەیە کەەوە دەکا قوتابی مەسیح لێرەدا ئەو فکرەمان لە بۆ هاتکەوە ئەیمە ئەوە پیشان بدەین کەەوە هیچ جیاوازیەک لە ناوبەینی قوتابیەکاندا نییە و ئاینەکەش شەرت نییە شەرت مرۆڤایەتی ئێمەیە لێرە ئەو فکرەکەمان بۆ هاتکەوە ئێمە بسەن ئەو نەشڕەیە بکەین و پیشانی هەموو دەوروبەر و کوردەکان بدەین کەەوە ئێمە هیچ جیاوازیەک لە بینی نەتەوەکانە ناکەین و هەر هەمووان وەکو خوشک و برایەکی بەڕێزی دوایین تابلۆ بوو کە لێرە بۆتانم نمایش کردوە گوتم بەڕێوەبەری گشتی پەروەردەی سۆرانیش لێرە ئامادەیان هەیە ئەمڕۆ ئەم پێشانگای ساڵانەی بەخشەنامەی سەر دیوار بۆ گشت قوتابخانەکانی سۆران کراوە کە قوتابخانەکان بنەڕەتی ئامادەی دواناوەندی لە خۆگرت بوو کۆی وێنە و ئەو قوتابیانەمان بۆ گواستنەوە کە ئەمڕۆ بەشداریان لەم پێشانگایەدا کرد بوو بەڵێ